دڵسۆز نەبن تەکید بە نەک چوار سۆرۆکایەتیەکە هەموو کورد کۆی بێت هۆی ئەمەیج نابێت. مەدوواجاوی وەڵای خەڵک فەقیرە هەژارە دەست کورتە پارە نەماوە بازار نییە من لە هاشتاکان و لە بازارم لەوەتیان بەقەر ئەم مانگە بێ بازاڕووی بە ئیشی نەبووە یعنی زۆر بێت هەموو بە لەزت ناخۆش بووە خۆیان دوو لە ڕێزۆ ئەمان سەری مارەکەن پابندی بۆ چییە براکەم ئێمە خۆمان ئەم هەموو خۆتان ئاگادارن ئەم هەموو داهاتە زۆرەمانەیە بۆچی من خۆمە بەسم بە بەغاوە کەوا بوو چە و بوو جەنگ بۆ بنێریانی ئەمە شتێکی منتیقی نییە بەڕاستی وایەمانێ من ئەڵێم پابندی ناوێ ئەمان ئەتوانن خۆیان بەڕاستی لەو دۆخە ئەم میلەتە ڕزگاکەن بەڕاستی 27 ساڵە لە هەڵەبجاتم عەرەبانەم پێیە بەقە ئەمڕۆ بەقە ئەم مانگە بێبازاڕیم بە خۆمە نەبینیوە لە ساڵ ئەم خەڵکە ئاوایلاتۆ هەمووی دەسڵاتدارانی کوردە دڵنیاییەوە هاوڵاتی کورد دەسە لە دووە لە عێراق بۆ من لە عێراقێکا بم بەنزیمە 450 بێ لای من بە 1100 دینار بێ بۆ من معاشم نەبێت لە کاتی خۆیان بۆ هاوڵاتی عێراقی هەیە بێ بۆ من سلفەی عقار نەمگرێتەوە سلفەکانی تر نەمگرێتەوە بۆ هاوڵاتێکی عەرەب کە لە عێراقە چوارچێوی عێراقەیە بیگرێتەوە وڵای پەیام ئەوەیە معاشیان فەقیر و هەژارە بن و خەڵگاو بە بێمەعاشی دارە ناکە خەڵک کرێت چییە خەڵک نەبوونە خەڵک دەستی کورتە خەڵک نەخۆشە ئەوەیە ئێستا من خۆم معاش خۆریش میسا کابرای ساحب خانوو تەلەفۆنی بۆگرم بۆ کرێ خانوو بەخ عەرەبە گەورەی خوا نیمە بیە وەڵای وەڵامەکەم ئەوەی تر بەشم خوای گەورە ڕەحمێ کات و دڵیان نەرم بێ بینێرن بە هیچ جۆرە حکومەت یارن پابەند نابێ نایکە ئەو دزی و گەنداوی بەڵاڵای فەسادێکیکە کە من لێم گرتەوە وتم بینێر بۆ من نایکە ئەوە خەونێکە خەونی حشتەی بۆ ماوەستا کارکارە فەرموو خەونی حشتەریە جارێکی تر موچەخۆرانی سەحاب بە خۆیان نابی نەشیان بینیوە هەر لە سەرەتاشەوە پێویستە پابەند بە حکومەتی هەرێم لەبەرەوە هەرچی مخالفەکان هەیە لای حکومەتی هەرێمەوەیە لە ڕاستیاوەی کە من بیستومە هەموو بۆچوونەکان وایە کە هەمان ئەو شتانێک کە بڕیار بۆ جێبەجێیان نەکردووە ئێستاشە بوو ینی وەکو ئەوەی کە بڵێم قابلەوەی کە حکومەتی هەرێم پابەند بە بڕیارەکانی خۆیەوە مۆڵای دەسەڵاتدانی هەرێم پەیامی چیز ئەمن پەیام بنێرم یانە نێرم چێ گوێ لە من نەگرێت چێ گوێ لە یەکێکی ترەگرێ ئەمانە لەو وەختەواتون دەسەر حکوم ئەوە نازام 35 ساڵە چیان کردو بە خەڵک گوێیان لە چێ گرتووە تا ئیسە گوێ لە ئێمە بگرنا تا ئیسە خۆیان کەی خەمی موچیانە خۆیان گیرپانیان تێرە خۆیان لە هەموو شوێنێ بەرپرسیان وڵاتە شوقیان هەیە هەموو شتێکیان هەیە کەی گوێیان لە میتە کەی گوێیان لە خەڵک وەڵا هیوادارم ئینشەڵا موچەی و خەڵکە بێرێت و بازار و شتە ببژێتەوە و خەڵک پێویستی بە پارەی و محتاجن و پێیان مەوێ حەزەکەم و خەڵکە بە ئیسراحەت بژی و ماڵ و حاڵیانە تێک نەچی و معاشی و خەڵکە بن و تر داوام و شت ئاسایی بێتەوە تاوەر ئەوەیە